من کوڕێکی جووتیارم تێگەیشت و هوشیارم هیوایەتم بەرهەمە شەویش ئیشکەم لام کەمە گشت کاتم تێکۆشانم بۆ ژیانە چونکە ژیان گرنگە پیاوی بێکار دەبەنگە شکۆمەندی لە هەوڵە هەوڵ وەک بارانی پەڵا گشتیایە سەر دەردێنێ چیاکان ئەڕەخسێنێ بەزانست ئەچێنم تۆ و بۆ ئەوەی زیاد بێ برە و تنگانە جەنگاوەرم بۆ دوژمن هێرشبەرم پارێزگاری ئاو و خاک بەدەست و داوێنی پاک شایەنە زۆر شیاوە بەڵام تێکدەر گڵاوە وەرن تێکۆشین بۆ کوردستان بەجۆشین با برایی بچێنین دوژمنمان بتۆقێنین ئەمە لە ساڵی 94 نووسیمە یان لە عەبدوڵڵا محەممەد عەلی ناسراون بە عەبدوڵای گڵاڵیان عەبدوڵای حەمەڕی شەرم لە 6 تر کوڕە جووتیارم بەڵام لە 70 خۆم جووتیارم والله هەمووی لە خەڵک وەرێگرم لە خەڵک دائیمەن هەمووسانێ بە قوتابی بێ بێتەلەبە بێ ئینجا بێ بامامۆستا لە خەڵک وەرێگرم گلەیی لە حکومەت خۆی لە حەقیقەتە نۆ گلەیم نۆ تکام هەیە تکای یەکەمم ئەوەیە کە جووتیار و ناجووتیار لە یەک جا بکرێتەوە خەڵکێک هەیە ئیشی دووهەم و سێهەمی جووتیاریە قائیدی جێشە عەڵە جووتیارم مەسەلەن مۆزەفە عەڵە جووتیارم ئەمانە تێکڵاون اینجا دووهەمیشم مەسەلەن لە سەندیکایەکی جووتیاریە ئەمە نووسیمە سندیکایەکی جووتیاری ئەگەر سندیکایەکی جووتیاری هەبێ دیفاع ڕاستەخۆ لە جووتیار بکە هەڵبژێراوی فەلاح بێ باکی بە کەس نەبێ دەستەمۆ نەبێ ئیشی ڕاستەخۆ بۆ فەلاح بکە کێشەی دووهەمیش تکای دووهەمیشم دائیرەکان کارا بکرێت دائیرە هەیە دایرە زەراع هەیە بەڕێوەبەرایەتی هەیە فەرمانگە هەیە لقەیە بەڵام بەشەکان کارانین بەشی ڕێنمایی کوامە چالاکیەکانتانە بەشی وقایە کوامە ئیشەکانتانە لە چ دێ بە خەڵکتان وتێ وقایە ئاوایە و دەرمان ئاوای ویسپادی ئاوایە شتێکی کەم هەیە پلانی ساڵانە پلانی 2 ساڵی پلانی 5 ساڵی نییە لەم حکومەتی خۆمانە کە بەهەژبیە کەمە شتێکی تر هەیە زۆر دەگمەنە بەڕاد زۆر گرنگە لە وڵاتی ئێمە گەر بەڕاد دەبێ بەڕاد شتێکی سوود بەخشە ئیمڕۆ شتەکە قیمەت ناکای خێتە بەڕادەوە بەیانی قیمەتەکە ئەیفرۆشی لە دوای ئەوە دەرچە نییە دەرچە تۆ چۆن نتوانی بە بازاڕیتی چۆن نتوانی بینێریتە دەروی وڵات چۆن نتوانی مەسەلەن شتەکان بیفرۆشی تکایەکی ترش هەیە مەسە بەنداو ئەم وڵاتە ئێمە کەی بینە خاوەنی بەنداو ئەوینە خاوەنی زەراعەتێکی بە قووەت چکم هەر وڵاتێ بەنداوی هەبوو ئەو وڵاتە ئیشی زەراعەتی سەرکەوتووە لەبەرەوە ئاو زۆر گرنگە بە تایبەتی ئیمساڵ بشکە ساڵیە ئاو نییە خەڵکۆ دوای ئاوە ڕاکە بەخڕابێ لەسەر ئاو میراوی گەرەکەشتی بەڵام ساڵان ئەگەر ئاوە بێ و بەنداوە بێ و جووتیار بە ئارەزوی خۆی زەراعەت بکە ئیشێکی باش شتێکی ترمانە ناوی ڤاڕوایە ڤاڕوا نەخۆشی هەنگە ئەمساڵ برادێکی زۆر زیرەکەم وتی ڕەنگە 20,000 هەنگ فەوتا بێ ئەگەر حسای دەقیق بکرێت ئەگەر هەنگە بە وەرەقەیەکیش بە 20,000 زۆرەکە 20,000 وەرەقە زۆرەکە ئەگەرتە بۆ ملێنی دۆلار مەسەلەن ئەمە زەرێکی زۆرە لە ئەم چینە ئەکەوێت چکم ئەگەر هەنگوینی وڵاتی ئێمە وەک پێویست بەکاری بێریت و بینێریتە دەرەوە و ئەو جیهازیە ئەو مەسە ئیجازەی منشە هەیە ئیجازەی منشە هەبێ بتوانی بیوەیتە دەرەوە لە وڵاتان ساخی بکەیتەوە ئەبێتە جوانترین هەنگوینی وڵاتە شتێکی ترم هەیە تۆوی باش نەوعی باش جۆری باش وڵاخی باش حیوانی باش مەسەلەن تۆوی باش مەسەلەن ڕووەکی باش ئەمانە چۆن ئێمە بتوانین بێنین لە وڵاتێکی خۆمانە ئیسفادەی لێ بکەین و ئەم خاک و ئاوی وڵاتی ئێمە بە تایبەتی ئەم شارە زورش بۆ هەموو شتێکە بێت لە دوای ئەوە بە بازاڕکردن زۆر گرنگە چون فەلاح کە ڕزقی قیمەتی کرد ئیتر دڵخۆشە لەسەر ئیشەکەی هەوڵی زیاتردا باکی بە گەرمانیە باکی بە سەرمانیە باکی بە هیلاکی نییە کوشتتوکاڵیوە کوردستانە بژێنمەوە یەکەم جووتیار و ناجووتیار وتم لێک جایەکەم قوربان جووتیار و ناجووتیار ئەمە زۆر مشکیلەیە تۆی سا من بمێ 1000 جووتیار بێنمە سەر جادە لە 3 ساق پێم نایە لەبەرەوە بۆ کابرا جووتیار نییە لەم لای شو ئەگەر ئیمتیازەیە تێ خۆی بە خاوەنی ئیمتیازە زانێ کاکەمش جووتیارم ئەرزمەیە کاکە تۆ قائیدی جێشی کاکە تۆ ئەندامی سەرکردایەتی حیزبێکی کاکە تۆ مەسەن هاریتە دائیرە کاکە تۆ ئیشی تۆ نییە جووتیار جیایە جووتیار مەسەلەن پێویستە جیاکرێت تۆ لە یەک اینجا بەڕاستی ئیمساڵ کێشەیەکی گەورە هەیە تۆوەکان فەوتاون لە زۆر لە گەرمیان لە منتەقەی چەمچەماڵ لە با بڵێن لە
خۆرنشینی هەولێر ئەمانە تۆ نەماوە چۆن حکومت ئەتوانێت ئەمانە تۆیان بۆ دابینکە چۆن دامیانەکە بۆ تۆ ئەمە زۆر گرنگە لە لای من کە بتانی فەلاحکە کە تۆکەی لە دەستداوە ئەمساڵ بەهۆی ئەم مشکە ساڵی و جەفاف و ئەمانەوە چۆن تۆکەی دەسەخەیت و بەنداوی گەورە باشە بەڵامەکەی یەک و دوی هەیە بەنداو هەیە دەرەجە یعنی مەسەلەن لە سەرەتاوە توانی بەنداوی بچووک بکەیت باسەکەی ئەڵێن لە هەموو دنیا دوو وڵات زۆر ئاوی زۆرە دوو شوێنێکیان شارزورە شوێنێکیان دارفۆر نازانم لە ئەمریکای نادەم لە چی وڵاتەکە ناوم بیستوە شتێ عەلەسا دارفۆر و شارەزور ژێر ئاوی ژێرزەمینی زۆر اینجا قوربان جەفاف ئیمساڵ ئەم کەمبارانی و ئەم مشکە ساڵیە تەئسیری هەیە لەسەر وڵات تەئسیری هەیە بەڵام حکومەت تا ئێستا هیچ هەڵوێستێکی نەبووە دەربارەی وشکە ساڵی هیچ هەڵوێستێکی نەبووە لە سەد کاری حکومەتە کە حکومەت ئەم وشکە ساڵیە لە بەرچاو بگرێ ئاوا قوربان مەسەلەن پێویستەکە ئەو مراقیبانەی حکومەت کە حال نەعەلوەکانە چاویان هالێەوە فەلاح کیلوێکی بامێدا بە 750 دینار بەڵام دوکاندارەکە ئەیدا بە 3000 دینار هیچ مراقبەیەکی نییە و عەلەساس بازاڕی ئازادە بەڵام ئێستەکە بۆ گەنمی جوتیار بازاڕی ئازاد نییە نابێ بدرێتە تجارەکانی جنوب و نایڵن بەرەو خوار بڕۆ ئەمانە ئەبێ بدرێ بە کۆمپانیایەکی دیاریکراوە ئەوە بەڕاستی غەدرێکە لە جوتیارەکرێ من ڕێیم وایە ئەگەر بێت و لە عەلوەکانە لە شتەکانە مەسەلەن خۆی حکومەت دەتوانێت وەریگرێ بامیەکە وەرەگرم ڕۆژانە لە فەلاحی وەرەگرم بەو سعرا ئەیدەمە دوکاندار بە سعرێکی نەختی زیاتر دوکاندار تۆش هێدەی بە ئەوەنە کیلۆی بامێ بە ئەوەنەیە مەسە عەزڵەکەی بە ئەوەنەیە وردەکەی بە ئەوەنەیە حلەکەی بە ئەوەنەیە بۆ بەدیلی دەرمان ئێمەی سە بەدیلمان پیا کردووە پەینی ئاژەڵی و پەینی دەواجن پەینی دەواجن مهمترە لە پەینی ئاژەڵی لەبەرەوە پەینی ئاژەڵی پەرژی نوێ لە ڕوتانە لەو وڵاخە یۆریاکە بەجیادا ئابەزێ ڕەکەبەکە بەجیادا ئابەزێ بەڵام لە مریشکە هەرکی لە یەک شوێنەوەدا ئەبەزێ هەم یۆریایە هەم ڕەکەبە هەم هەرکیانە ئێمە ئێستەکەی کەینە ئەو وێنجەی کە ئەو پەینەی پێوە ئەەکەی پەینی دەواجنی پێوە ئەەکەی ئەو وێنجە ئەتوانی لە ساڵێکە دەجار بیبڕی لە مترێکا پێم وایە 3-4 کیلۆی هاتیە دەجار 3-4 کیلۆ 40 کیلۆەکە یعنی مەسەلەن ئەمە بەتەڕی 40 کیلۆ بیدەی بە هەر وڵاخێ وێنجەش لە ڕووی خۆراکیوە بەهایەکی باشی هەیە بەهای خۆراکی وێنجە لە هەموو یاکانی تر باشترە مانگا هەیە سیمیتاڵە مانگا هەیە هۆڵشتاینە مانگا هەیە هۆڵندیە مانگا هەیە مەسەلەن فرێزیانە هەموو جۆرە مانگایەکی ئەجنەبی لە مانگا کوردیەکان باشترە بەڵام بەداخەوەم لە وڵاتەی ئێمە ناتوانین بە گوێرەکەی بێرینی بۆ ئەوەی ڕابێ بە ئاو هەوای منتەقەکە ڕابێ کە بە مانگایی تێت ئیدارە ناکە لە ناوەچێت تەحمل ناکە مانگای بە تایبەتی سیمیتاڵ لە ناو بە فراگوێی لێوە نییە بەڵام بۆ گەرما زۆر خراپە کە گەرمای بوو وەزعی خراپە و وەزعی تێکەچێ هەنگ بەرهەمێکی زۆر گرنگە هەنگ بەرهەمێکە یعنی لە ئەمریکا پارە دەنە خاوەنی هەنگەکە بێرەوە ناو باخەکەی بۆی پیتاندن زیاد بوێ پیتاندن تەڵقیحاتی ڕووەکەکە باشتر دەبێت بەڵام لە وڵاتی ئێمە ڤاروا جۆرێکە لە معامەرەی وڵاتێ لەسەر وڵاتێک ئەم ڤاروا ئەنێرێ ڤاروا نەخۆشێکە کڕنکێکە باڵی هەنگەکە ئەخوا یعنی وێرانکەرە تا ئێستا نەتوانراوە حملەیەک بکرێ وەکو من بیستومە و معلوماتم لەسەری هەیە هەر ساڵە 14 کیلۆمەتر بە دەوری خۆیان بڵاوەکە ئەو ڤاروا بڵاوەکە کە ڤارۆژ بڵاوی کرد هەنگ یعنی زۆر مشکلێ وەکو عەدلم کردی ئەم ساڵی ڕابردوو ڕەنگە 20,000 هەنگ فەوتاوە گەر ئەحسایە جوان بکریایە 20,000 هەنگێ وەرەخەیەکیش بکات زۆرەکە زەرەرێکی زۆرە لە ئەم چینە ئەکەوێ ئەم چینە یعنی وەک پێویستیش نییە تۆ ئیسا مەسەلەن با بڵێن لە دائیرەکانی زەراعا لە دایرەکانی بەیتەرا لە دایرەکانی ئەوانەی کە پەیوەندیان بە کشت و کاڵەوە هەیە کاکە تۆ پارە نییە و دەعم نییە ئەمانە بەرحەڵ خۆ قسە هەیە خۆ ڕێنمایی هەیە تۆ خریجی زەراعی تۆ مەسەلەن معلوماتی هەیە لەسەر زەراعی دەوەرە دێ بەدێت کۆبوونەوەی پێ بکە بۆ ئەوەی خەڵک تێبگەێنی چکم هەموو ئینسانێ تەلەبە بێ ئینجارە ئەبێ بە مامۆستا وڵاتی ئێمە جوتیاری ئێمە بەهۆی ئەم تێکەڵاوبوونی جوتیاری و ئەم شتەوە کەسێک نییە بە ئیخلاسی
جوتیارەکان جیاکاتەوە لەوەکانی تر من ئەوە زۆر دەرقەلەقمە ئاواتمە نەمرم تا جوتیار و ناجوتیار لە یەک جیابلو چکم ئەوانە مشتەخۆرن تۆ کابرایەوە بەرهێنەرە لە سیارەکەیە مەسە تەبریدی دکردوێتەوە لە ناو سیارەکەەوە قسە کات لەگەڵ کرێکارەکانەوە ڕاتەوە ئەوە جوتیار نییە جوتیارە بێ وەکو من ناو ئەردەکەی دەستی ئاوا قڵی شاو بێ و ئارخ بکاو گوێ لە گەرما و سەرمانەوێ و ئاوا ئەمە جوتیاری ڕاستەقینەیە.